بۆەوەی کە بزانین ئەم ناجێگیریە لە بەهای دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکی چییە لەگەڵ دکتۆر سامان شاڵی شارەزای سیاسی قسە دەکەم. دکتۆر زۆر بەخێر بیت. چی هۆکارە بۆ ئەوەی کە بەردەوام بەهای دینار بەرامبەر بە دۆلار دادەبەزێت؟ طبعا هۆی خاری دەرەوە هێ و هۆیشی ناوخۆشی تایە هەردوو یەکانی ئەگەر سەری ئەوەی دەرەوە بکەین کە زۆر گرنگە ئەوەی شەڕی غەزەیە. شەڕی غەزە دەورێکی گەورەی بینیوە، بەڵام لە دوای خطابەکەی حەسەن نەسڕوڵڵا لە ڕۆژی جومعە مەسەلەن نەوت $2 هاتۆتە خوارەوە لەبەرەوە شەڕەکە فراوان نابێ. شەڕەکە ئێستا تقریبەن هەر لە ناوخۆی فەڵەستی ناماوەتەوە ئیسرائیل و بڵێن حەماسە شەڕەکە لەو چوارچێوە ماوەتەوە تاکوون ئێستا هەرچەند لە لوبنانەوە حەسەن نەسڕوڵڵا چەند ساروخێنێ، بەڵام ئەوە ناگەیەنێ کە ئەم شەڕە بێ. اینجا ئەمش تەسیری کردوتە سەر هەموو با بڵێن جیهان، چونکە ئەگەر هاتو ئەم شەڕە بە فراوان بێ ئەوە مەسەلەن حوسیەکان بە یەمەنیەکان بە عەلەنی هاتوونەتە ناو شەڕەکەوە، ئەوان تەسیریانە بێ لەسەر بابل مەندەب ئەگەر شتێ بجوسن یان ئەوی تر کە سەی چلی خەلیج لەو دوو دەرگاوە ڕات. یعنی ئەم ناجێگیری تەنیا لە ناوخۆی عێراق نییە؟ ئەوە ئاخر بۆ یاڵم ئەوە دەرەکەکەیەتی باشە، ئەوەش کە تەسیری هەبوو تەسیری شێبێ لەسەر ناوخۆی عێراق. تەسیرەکەی ئەوەیە کە تەماشاکەی ئەمریکا نەختێک چۆنەڵێ هینەکەی گرتوتەوە، پارەکەی گرتوتەوە $1 کەمیە بۆ عێراق کە دەمیێت بانقی مرکزیش ناتوانێت زۆر بخاتە ناو بازارەوە. اللهم احتیاطەکە کەمتر لە پێشووتر کەمتر لەو بڕە دەخاتە بازارەوە $. بەڵێ کەمترە، چونکە یعنی تقریب زۆری ئەڕوا بۆ دەرەوە بۆ ناوخۆ کەمتر تێکە. باسیێواکەین بەس هۆکارەکان تەواو بکە باسی هۆکارەکانمان بۆ ئەوە یەکێکە لەوانەی کە اینجا کەیتە ناوخۆ مەسەلەن پارە ئەو حەواڵاتانە بە 132 ئەڕوات کە بازرگانەکان شتێنن، بەڵام تەماشاکەی لە بازارە هەر بە سعری بەرزەکەی ئیفرۆشن سەیتەرە نییە. هەندێک بازرگانیش هەیە پارەی کاشێوێت بە $. ئەوێ بینێرە چێکرێ ئەچێ $. کڕێت، چکە خەڵکی احتیادی 2 وەرەقە 3 وەرەقە 5 وەرەقە ئەو پەڕەکەی 1000 کرێ بۆ سەفەرێ بۆ شتێک، بەڵام بازرگانەکان $یانەوێت کە $یان تەڵەب لەسەر $. زۆر بوو چیەکرێ دینار یەتە خوارەوە، چونکە سعری $. دکتۆر یانی ئێستا کێ تەحەکوم بە یاخود بەهای دینار و $ەوە دەکات لە بازاری عێراق؟ بازرگانەکانە چونکە بانقی مرکزی شکستی هێنا لەوەی کە بتوانێت سەیتەرە بکات. بۆچی ینی ڕێکارەکانی بانکی ناوەندی ناتوانێت کۆنتترۆلی بازار بکات؟ بۆ ناتوانێت چونکە ئەوان سەیتەرەیان نییە بەسەریانەوە، بۆیە ناتوانێت ئەوە نەتیجەی ئەم بانقانەیە کە یاری بە مقدراتی خەڵکەکەن. 6 و 14 بانقیش خرانە لیستی ڕەشەوە لە ئەمریکا، یعنی نەوەکو لیستی ڕەش با بڵێن ناتوانن تەعامل بە $. کەن، چونکە $ەکان ئەڕوا بە وڵاتانەی دەرەوە و ئەمریکا زۆر بە تونگی هۆشداریەوە بە ئەمریکا و بانقی مرکزیش وتومە لەوە پێشیش لەوانەیە ئەگەر وا بڕوا بانقی مرکزی ئیلتیزام نەکات کەواتە ئەوانیشە کەونە ژێر ئەوەی کە ئەوانش بخەنە قایم ڕەشەوە. لەبەر ئەوە حکوومەتی عێراق ئەبێ زۆر زەخت بخاتە سەر چۆنڵی بازرگانەکان کە سعری کاڵا بێنە خوارەوە، خەڵکەکە ئیمکانیەتی کەمە شت برز بۆتەوە. ئەمە یەکێکە لە دەستکەوتەکانی سوودانیە کە خۆی لە جەریدەی گاردیانە نووسی بوو لە ساڵێکا چین کردووە. چی کردووە؟ هیچی نەکردووە. ئەوەی کردووە بەحسی تاقەکە کە گرێبەستی بەستۆ لەگەڵ تۆتالی فەرەنسی بە 26 میلیۆن. ئەگەر سەیریکەی هەر لە تاقایە بێتە سەر کارەبا 5 ڕئیسی وزەرا بگۆڕێ، ئەمە 5 جارە هەمویان بەحسی کارەبایەکەن لەگەڵ سیمنس و لەگەڵ GE. ئەمە چی بوو ئەم کارەبایە تاکو ئینساش بەخاش کارەبای نییە. بەڵام دکتۆر ینی لە سەردەمی هیچ کەم لە ڕئیس وزەراکان وەکو ئێستا بەهای دینار هێندەدا نەبەزیوە بەرامبەر بە $. بەڵێ و زیاتر ژێتە خوارەوە، یعنی ئەگەر وا بڕوە بەڵێ دابەزێت، چونکە ئەگەر ئەم نەتوانێت سەیتەڕێ بکات ئەجاین چی بە قسە باشە، بەڵام تەماشای شکستەکانی کە ئەو ئەڵە بەحسی سەرکردنەوە فەرموو. دکتۆر ئەکرێت چی بکرێ بۆ ئەوەی کە بەهای دینار ئەگەر نەشگەڕێتەوە بۆ پێشووتر ئەو ژمارەی پێشووتر، بەڵام وەکو ئێستاش نەبێت یا لەوە زیاتردا نەبەزێت؟ یەکەم پارەی قاچاق نەیە لە بڕاتە دەرەوە، پارەیەکی زۆر بە قاچاق ڕاتە دەرەوە بۆ ئێران و بۆ تورکیا و بۆ وڵاتێنی تر.
ئەوە یەکەم شتە کە بیتوانی بیکە بە ترێلەکان بار نەکرێت و ببرێ بۆ ئەملاوەلا ئەوە یەکەم شتە کە بتوانێت گەندەڵی کە فەشەلی هێناوە خۆشی اعترافی کردووە لەو ئەڵە گەورەترین مشکلەی من گەندەڵیە گەندەڵی لەسەرەوە دەست پێکە ئەوە گەر حوتەکان بە تەنیشتەوە دانیشتون کە محاسبەیان نەکا ینی دکتۆر دەکرێت بڵێن کە ئەمە بە تەواوی لەژێر دەسەڵاتی ئەمریکادا نییە ئەمریکا بۆ نمونە وەک چۆن لە ئێران ڕوویدا وەک چۆن لە تورکیا ڕوویدا لە سووریا ڕوویدا ئەتوانێت ئەگەر ئاهاتوو ئەم جەماعەتی با بڵێن ئەوانەی کە تهدیدی ئەمریکاکەن و بلینکنی شاد نامەیەکی زۆر تونگیا بە سەرۆک وەزیرانی عێراق کە ئەگەر هاتوو عەزێتمان بەنیان یەک چۆنەڵێ عەسکەرمان یان منتەقەکەمان عەسکەر بکرێ ئەوە ئێمە زۆر بە تونگی وەڵامیانێنەوە ئەمە یەکێکە لەوانەیە کە ئەو ناتوانێت سەیتەرە بکاتە سەریان قائیدی عامی قوات مسلحەیەکی چکش لەوانەیە کە ناتوانێ بکە و هەروەها ئەم سەردانەی کە چوو بۆ ئێرانیش نامەیەکی نرد بۆ ئێران کە ئەوانیش بێ لە شوێنی خوانی من ئەجین ئەم جارە ئەمریکا لە حەشد و مەشدوانە ناچێ لە سەرۆکیەتەکە یعنی لە ئێران ئاات ئەوە گەورەترین نامە بوو کە نردێتی لە ڕێگای قەتەریشەوە نردی لە ڕێگای سوودانیشەوە نردی بەڵام بین و ناخۆی خۆمان سۆدانی چی کردووە ئەوە زۆر مهمە بۆی خەڵکەکەش ئەمە شەر تەسیریە لەسەر بازار چونکە خەڵکەکەم دەرامەتی کەم بووتر بۆتەوە لەبەر ئەوەی بەهای دۆلار بەرز بۆتەوە خەڵکەکە قووەتی شرایی کەم بۆتەوە لە معاشاتی شەر وەکو خۆیەتی اینجا کەیتە سەر ئەوەی بزانە چەند مەکتەبی کردوێتەوە چەند جادەی دروست کردووە خەستەخانەکان کوان یعنی تەماشاکەی ئەو چەکی بەڕەڵایە زیاتر بووە ئەو فەرمو عەشایرەکان بەیەکە ینی دکتۆر ئێستا پێتان وایە گەر عێراق خواستی هەبێ دەتوانێت بازاری دراو کۆنتڕۆڵ بکە عێراق خواست پێم وتی ئەبێ یەکەم جار خواستی هەیە یان نیەتی نێتی ناتوانێت ڕئیس وزەرا ناتوانێت ڕئیس وزەرا دادەجان قەیسر خەزعەلی ئەوەی وتی ئەو مدیر عامە لای ئێمە بە قسە وعدی خۆیشکێنە سا وعدی نا بە هەرێمی کوردستان کە 700 میلیارد نێرە ئێدە فەرموکوە بە چکەچکە بە قەتارە بە زۆریش سەد وەفدێت و ڕا اینجا ئەمانەتە یعنی قسەی ڕاستیان نییە حکوومەت کەواتەوەکو شارەزایەک دکتۆرەکرێت پێم بڵێ ینی چاوەڕێکن لەوەش زیاتر بەهای دینار دابەزێ بەرامبەر بە دۆلار هیواداری کە دانەبەزن چونکە بەڕاستی خەڵکی زەرمەند خەڵکی ئەوەڵ و ئەخیر خەڵکی عێراقا بەگشتی ینی حەسری نەکەنەوە وە کوردستانش بە تایبەتی وە کوردستانش بە تایبەتی ئەگەر هاتوو حکوومەتی عێراق جددی بێت لەم مەسەلەیە ئەوڵەن محاسبە بانقەکان گەورەترین مشکلەی بانقەکانە یەک دوو مشکلەی ئەو وەختم بە قاچاق ئەم پارانە کە ئەڕاتە دەرەوە سێ ئەو معاملە لەگەڵ ئەو تاجیرانەی کە بێ بەس معاملە بە دینار بکە ئەو سعرش کە هێنێ بە 2000 کە دۆلارەکە گەڕێ بەو کاڵایە بەو نەوعانە بفرۆشن نۆکو بە پارەی بەرزی ناو بازار زۆر سپاس دەکەم دکتۆر سامان شاڵی شارەزای سیاسی زۆر بەخێر بیت سەرچاو